ئەو کارەی کە ئەمڕۆ ئەکرێ چە کردنەوەی قوتابخانە چە کەناڵە ئاسمانیەکان و هەروەها تەنانەت قونسڵخانەکانیش کارانێکی هەڕەمەکی و هەروە لابەلایی نین. ئەوانەی کە خاوەنی ئەو جۆرەشتانان سادە نین، ئینسانانی سیاسین، ئینسانانی زیرەکەن، ئەنجا پلانی نەک 5 ساڵە و 10 ساڵە 100 ساڵەیان هەیە، ئەزانن چیەکەن و هەدەف و ئامانجی تایبەتی خۆیانیان دیاری کردووە پێش ئەوەی کە دەست بەو کارانە بکەن. ئەنجا ئەوە بە هەر جۆرە بێ ئەمڕۆ ناونراوە بە جەهانیکردن. ئەوان ڕاستیەکە ناڵێن، بەڵام ئەوەی لەسەرەوە کە دیارەکە فوکڵەکەی ئەڵێن گوایە ئەمە خزمەت بە ئینسانیەتەوە و نزیککردنەوەی خەڵکە لە یەکتر و کردنی ئەم دنیا فراوانەیە بە گوندێک کە هەموو کەسێک لە یەکتر تێبگات. بەڵام پێش ئەوەی دەست بەو کارانە بکەن ئەزانن کە ئەوان زلهێزن، خاوەنی شتەکانن و شتەکان بە دەراسەی ئەوان و بە پلان و نەخشەی ئەوان ئاراستە ئەکرێن، ئەزانن چۆنی ئاراستە ئەکەن و ئەزانن ئەوان بەهێز و باڵادەستن گەلانی تری سەرزەوی دواکەوتوو و تا ڕادەیەک خەوتون هیچ شتێکیان نییە بتوانێت بە ڕەنگاری ئەوەی کە ئەوان بەڵاوی ئەکەنەوە و ئەیهێنن لەگەڵ خۆیانە ببێتەوە. لەبەر ئەوە زوربەی ئەو گەلانە بازێکیان لە نەزانی، بازێکیشان وەکو خزمەتکردنی بەوان و لەژێر کاریگەری ئەوانە بوون بە شاگردی ئەوان زۆر بە گەرم و گوڕی پێشوازی لەوە ئەکەن کە ئەوان ئەیان هێنن. ئیتر ئێمە بەبێ ئەوەی بە خۆمان بزانین بە شێوەیەک لە شێوەکان داگیر کراوین کە لە داگیرکردنی عەسکەری زۆر خراپتر و مەترسیدارترە، چونکە تۆ دژمنەکەت کە بە سیلاح ئەوەیەتە سەرت دا ئەچڵەکەیت، هەروەها وریا ئەبیتەوە، هەست ئەەکەی کە لە مەترسیدا و لە تیاچووندایت بەڕنگار ئەبیتەوە، مقاومەکەیت. بەڵام لێرەدا پێ ئەوترێ غەزوی فکری، تۆ بە خۆت بەدەستی خۆت بەرەو پیری ئەڕۆیت. چەندەها ساڵ زمانی کوردی هەوڵ ئەدرێت کە لە زمان پاک ببێتەوە، کەلیمەی فارسی و تورکی و عەرەبی تیادا دەرئەکرێت بە ناوی پاکردنەوەی زمانی کوردی. بەڵام ئێستا ئەوانەشمان تەنانەت کە فەلسفەیان بۆ بە کوردایەتی و چەند ساڵ هاواری کوردایەتی و ڕزگاری کورد و هەروەها زیندووکردنەوەی زمان و کەڵتوری کوردی ئەکەن، ئێستا زۆر بە شانازیەوە واز لە وشەڕەسەنەکانی زمانی کوردی، واز لە زاراوەکانی ئەهێن و بە گەرمی باوەش ئەکەن بە حرف و کەلیمە و زاراوە و عیبارەتە ئینگلیزیەکاندا و ئیتر بیر لەوە ناکەنەوە کە ئەمە ئەو بەو جۆرە بڕوان نەک 100 ساڵ 50 ساڵ لەمەودووە ئەوەی کە ئەمڕۆ بە زمانی کوردی نووسراوە، ئەو جیلەی 50 ساڵ لەمەودووە کەیت ئەمە خوێنێتەوە نازانێت چی نووسراوە، چونکە زمانێک گێتە پێشەوە کە تێکەڵەیەکی زۆر سیر و عەجایب زوربەی وشەکانی غەربین و بە تایبەتی ئینگلیزی. ئێمە وەختی خۆی ڕەسەنایەتیمان ئەپاراست، بیرمان بەسەر ڕەسەنایەتیەوە هەبوو، ملت کاتێک زیندووە کە لەسەر ئەسڵ و ئەساسی خۆی بمێنێتەوە، کاتێک کە کەڵتوری لەدەستدا، زمانەکەی لەدەستدا، عورف و عادەتەکانی خۆی لەدەستدا، ئیتر ئەتوێتەوە و دوا سەنگەریشی کە پارێزگاری تیاکردووە زمانەکەیەتی کە زمانەکەی نەما و ڕۆژ ئیتر نەتەوایەتیەکەی و قۆمایەتەکەی ئەسرێتەوە و ببڕای ببڕنایەتەوە. دەیان و سەدان ملت بەو جۆرە تیاچوون و زۆر گەل و نەتەوەش ئەمڕۆ لەسەر ڕێی تیاچوونن، هەر بەوەی کە زمان و کەڵتورەکەیان تیا ئەچێت و مێژوەکەی خۆشیانیان لەبیرەچێت. بەڕاستی زمان تەنها و مەقسەدمەوەی بڵێم گەورەترین قەڵای پارێزگاریکردنی نەتەوە و کەڵتور و تاریخی هەر ملەتێک زمانەکەیەتی، هەر کاتێ زمانەکەی تیاچوو ئیتر ئەو ملەتە تیاچووە و دنیا نایکاتەوە بە ملەتەکەی جارانی خۆی، ڕۆژێ لە ڕۆژان بە بێگانەیەک دەرەچێت و ئەسڵەن نازانێت کوڕی کێ بۆ و لە کێوە هاتووە و
چی بەسەر هاتووە لە ڕێگەی کەناڵە ئاسمانیەکانەوە، هەروەها لە ڕێگەی فەیسبوک و ئەنتەرنێتەوە بە تەواوەتی لە ڕووی غەزوی فکریەوە داگیر کراوین. تۆ سیر کە بزانە چ کەناڵێک خەریکی دیعایەکردن و هەروەها دراما بەڵاوکردنەوە و زەنجیرەی جیاوازە و ئەم خەڵکە بە خوێندەوار و نەخوێندەوارەوە چۆن سەریان کردوتە ئەم کەناڵ و دراما و شتانە تا سعات 1 و 2 شەو ناخەون و سەیریانەکەن. تەنانەت قوتابی ئەگەر فێری بوو ئیتر سعی پێ ناکرێ. هەروەها دایک و باوکی وا هەیە تەمەنی لە تەمەنی منە هەڵکشاوە، بەڵام ناتوانێت دەستبەرداری حەڵقەیەک لەو زەنجیرانە ببێت. داخی گرانم ئەو زەنجیرانەش نە تەربەوین، نە تەعلیمین، نە ئەوانن دەرسێکی ڕێکوپێکی جوان و چاکی ئینسانیمان پێ ببەخشن، بەڵکو هەمویان خەریکی ڕابواردن و هەروەها داڕزاندن و داچرینی قەڵا و شورای ئەخلاقی و کەڵتوری ملەتەکانن.